هەواڵی بەردەوامی هێرشەکانی تورکیا و هەروە دەستگیرکردنی بازرگانی مادەی هۆشبەر و داخستنی چەند ڕێگایەکم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. دوو کەس کە بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر تۆمەتبارن بە چەند کیلۆ کریستاڵێکەوە لە ناو بازاڕی ناحەی پردێ لەلایەن پۆلیسی نێشتنی مادەی هۆشبەرەوە دەستگیر کران. ئەوانجلی سەربازیان لەبەر بووە و خەڵکی هەولێر و سلێمانی. سەرچاوەیەک لە بنکەی پۆلیسی پردێ بە 1964 وە دوای چاودێریکردن لەلایەن پۆلیسی نێشتنی مادەی هۆشبەرەوە. دوو بازرگانی مادەی هۆشبەر بە ئۆتۆمبیلێکی جۆری کیا ڕەنگی ڕەش لە هەولێرەوە هاتوون بە نیاز بوون بڕۆنە شاری سلێمانی. توانراوە لە ناو بازاڕی ناحەی پردێ دەستگیر بکرێن. سەرچاوەکە وتیشی دوو بازرگانەکە جلوبەرگی سەربازیان پۆشی بوو بۆ ئەوەی لە بازگەکان پشکنینیان بۆ نەکرێت، بەڵام دەست بەسەر ئۆتۆمبیلەکان و چەند کیلۆیەک مادەی کریستاڵدا گیراوە. قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنەکەی سوپای تورکیا لە کۆتاییدایە و بەم نزیکانە قۆناغی دووەم کە پەڕینەوەیە بۆ چیای گارە دەست پێ دەکات. ڕێکخراوی CPT ئاشکرای دەکات کە لە یەک مانگی ڕابردوودا 9 گوند بەهۆی گرژەکانەوە چۆڵ کراون. کامران عوسمان ڕێخەری تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی بە 1964 وت. لە 15/6/2024 تا 15/7/2024 سوپای تورکیا 9 گوندی بە گوندنشینان چۆڵ کردووە. گوندە چۆڵکراوەکان پێکاتون لە مژێ، کەفنەمژێ، گیراگشێ، سپێندارێ لە سنووری گارە، هەروەها میسکا، دەرگەلی، شیرازە، بشیلێ لە سنووری بەرواری باڵا و گوندی بێمکال لە باتیف. سوپای تورکیا لە ئۆپەراسیۆنە نوێیەکەیدا بە قوڵایی 8 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکی هەرێمەوە 7 بارەگای نوێشی دروست کردووە. سەدان خانەوادەی کوردی سنووری ئامێدیش لە بەردەم هەڕەشەی ئاوارەبووندا. زیندانیانی سیاسی خۆیان گەیاندە نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق و داوای گەڕانەوەی موچەکانیان دەکەن. ئیبراهیم عەبدوڵڵا زیندانی سیاسی بە 1964 وت بە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2007 پەرلەمانی کوردستان دەبوو مانگانە منحەیەک بدرێت بە زیندانیانی سیاسی بۆ ماوەی 10 ساڵ. وەکەوەی باسی دەکات لە ماوەی ئەو 10 ساڵی دیاری کراوە تەنیا 8 ساڵ و نیو منحەکە دراوە، دواتر بەهۆی چاکسازی داراییەوە سەرجەم منحەدارایەکانی زیندانیانی سیاسی بردرا. وەکەوەی زیندانیانی سیاسی باسی دەکەن نزیکەی 100 کەس لە زیندانیانی سیاسی منحەکەیان بردراوە کە فەرمانبەرن و هەڵبژاردنێ خراوەتە بەردەمیان، یان منحەکە هەڵبژێرن یان موچەکەیان. دانیشتوانی گوندی گۆبتەپەی سەر بە ناحەی ئاغجەلەر بەهۆی کەمی خزمەتگوزاری کارەبا و خراپی ڕێگاوبانەکانیان ڕێگەی سەرەکی نێوان سلێمانی هەولێریان داخست. هاوڵاتیەکیش دەڵێت حکوومەت تا ئێستا بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە. شڤان گۆبتەپەی یەکێک لە دانیشتوانی گوندی گۆبتەپە بۆ 1964 وتی کێشەی کەمی کارەبا و نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبان وای لێکردوون ڕێگە بگرن و نەهێڵن هیچ بار هەڵگرێک بەو ڕێگەیەدا بڕوات تا وەڵامێک وەرنەگرن. لە ماوەی ڕابردوودا 1964 بە دۆداچوونی بۆ کەمی کاتژمێرەکانی کارەبا کرد لەو سنوورەدا بە وتەی بەڕێوەبەری کارەبای ئاغجەلەر هۆکارەکەی بۆ زۆربوونی پرۆژەکانی حەوزی ماسی دەگەڕێتەوە و هەوڵیش دەدەن چارەسەری بکەن. هەواڵەکانە پێشکەشکردن شاد بن.